بەداخەوە ینی لە هەر لایەنێک هۆیگیری هەریەکان بە شێوازێک باسیەکات سەحر وەیە گرفتێکی زۆر گەورەیەکە تا ئێستاش چارەنووسیان دیارێ بچینە لایەنێکی تر گفتوگۆ بکەین لەوەی کە ئەویش لایانی ئەوەیە کە ئێمە لە ڕووی منداڵ و قسەمان کرد لە ڕووی یاساوە قسەمان کرد لە ڕووی ئەوەی کە چۆن بەڕێوەبەرێکی و قایمقامێکی باشێ بێ لایەنێکی تر هەیە سەحر لایانی نووسین و دۆکۆمنتکردنی ئەم بابەتانێ ئای زۆر جارێستا ئێمە کە لەو فاسیلانەیە کاوکارانم دایانێ ئەمە بۆ خۆی کۆمەڵێ بەڵگە نەتوانانی تۆ پیشانی دنیای بێ ئەو کەسانی کە ئاوا گفتوگۆکەن باسی ئەو ڕۆژاکەن کە چیان بەسەرات و ینی تەنێکە فاسیلەکان تەنانیشان لە هەر سوتاوم هەموو قاچ و ژانی سوتا بوو ینی ئەمانە هەمووی بەڵگەن بۆ ئەوەی کە تۆ ئەم کەیسە بگەێنی تا دادکانی و دەوڵەتەکان بەڵام نەهێڵیت بسڕیێتەوە ئەمە زۆر گرنگە ئەمە بابەتێکی زۆر گرنگە کەواتە ڕۆڵی نووسین یاخود نووسینەوەی جینۆساید تا چەند کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی کە ئێمە بتوانین ئەم تاوانە گەورەیە هەمیشە بە زیندوێتی بێڵینۆک و کەیسێک تاوەکو بە دادگای نێودەوڵەتی ئاشنای بکەین و لە هەمان کاتیشا لەسەر ئاستی عێراقیش چۆن بتوانین کارێکی تر بکەین کە ئەم بەڵگانە وا بکات جارێکی تر مافی ئەوان بەدەستبێنینەوە کەواتە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین چۆن بتوانین جینۆساید یاخود نووسین چۆن دیکۆمنت بکەین یاخود جینۆساید چۆن بنووسینەوە بۆیە میوانێکی زۆر ئاسینفانەیە لە شاری چەمچەماڵی خۆشەویستەوە ئەوش زۆر بەڕێز لە تیفاتح فەرەجا وەکو نووسەری بواری جینۆساید کە بەڕێزیان ئێستا بە شوازێکی ڕاستەوخۆ لەگەڵمانەیە کاک لەتیف سڵاو لێبێت بەیانی و باش سڵاو لێوێ بەیانی و باش زۆر سپاس کاک لەتیف ئەزانین ئەمڕۆ ڕۆژێکی یەکجار ناخۆشە بۆ مێژووی میلەتەکەمان و بە تایبەتیش بۆ خوشک و برایە زیدەکانمان کەواتە ماوەی 12 ساڵە تێپەڕ بووە ئێمە ئەتوانین لە ڕێگەی هەموو ئەو بەڵگانەی هەیە لە ڕووگەی نووسینەوە لە ڕێگەی جارێکی تر جینۆسایدی یەزیدیەکانەوە چۆن بنووسرێتەوە چۆن داڕێژێتەوە چۆن بتوانین ئەم کەیسە بە زیندوێتی بێڵینەوە و بەردەوام کاری تیا بکرێت بۆ ئەوەی کە بە دادگای نێودەوڵەتی بناسێنرێت. هەڵبەت درود بۆ گیانی ئەو شەیدانەی کە لە 2014 تووشی ئەو ڕووداوە یا ئەو ستەمکاریە ئەو جینۆسایدە بوونەوە بەداخەوە ئێمە لە ڕووی هۆشیاری نەتەوەیی هۆشیاری کورتبوون هۆشیاری خاوەنداریەتیەوە تا ئێستا زۆر لە دواوەی نەمانتوانیوە کورتبوون ئینسانی بوونی خۆمان بەڕادەیەک پەرە پێ بدەین یان فۆرمەڵەی بکەین کە بتوانین لە ئازارەکانە بەیەکەوە بین تا ئێستا ئێمە بەیەکەوە نین تا ئێستا برینەکانمان برینی یەکتر نابینین ئەجینا دەبواە ئەم ڕۆژانە چونکە ئێمە ڕۆژی خۆش کەمە لە مێژووی ئێمەیە ڕۆژی خۆش کەمە لە ڕۆژژمێری ئێمەدا ڕۆژی بەدبەختی و نەهامەتی و ستەمکاری و چەوسانە و جینۆسای زۆرە لە ڕۆژژمێری ئێمەدا دەبێت لەو ڕۆژانەدا بۆی کە هەمیشە بە زیندوێتی بمێنێتەوە بۆی هیچ نەبێ نەتەوەی لێ بنیاد بنین یا بیکەنە بنچینەیەک بۆ بنیادنان و هەڵبەستنی دیواری نەتەوەیی بۆی کە فۆرمێک چوارچێوەیەک بۆ خۆمان دروستکەین و لە لەو چوارچێوە فۆرمەیە بە زیندوێتی بمێنینەوە و ئەنفال و جینۆساید و کوشتوبڕی شەنگال بخینە دوای خۆمانەوە پێویستمان بەوەیە کە لە هەموو شار و شارۆچکەکان لەو ڕۆژەیە لەو شوێنانەی کە پێویستە تا دەگوڵی نەدانین سەردارانی ئەو شارانە بەرپرسانی ئەو شارانە سەردارانی حیزبەکان سەرکردە و سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و دیگری سەرۆکی حکوومەت و دام و دەستگاکان هەمویان وەکو ڕێزدانێک لەو ڕۆژە بیکەن بە نەریت تەنانەت ناچاری کۆنسڵگەریەکانیش بکەن کە تا جێگوڵی نەدابنن بە هیوایەوەی کەوا مەرد نییەوە لە شنگال بکرێ ئەکرێ لە هەموو شوێنێک دیواربندێک مۆنومنتێک یا شوێنێکە بێ ئەوەی لێ بکرێ چونکە هەر بەیادی شنگالەوە کە لە مۆنومنتی چەمچەماڵەوە بکرێ بەیادی شنگال ڕۆژی شنگالاکرێ لە دوکان لە هەولێر لە سلێمانی ئەوە بکرێ قسەکەی جەنابەت تەواوە هەرچەند بە قەولی مامۆستا شێرکۆ بێ کەس لە هەر شوێنێکی خاکی ئەم کوردستانە چەپکە گوڵەکە دابنی خوێنی شەهیدێکی لێیە جا ئەگە بەڕێزت پێمان بڵیت کە ئەو نووسینە ئەو بە دۆکۆمنتکردە زۆر گرینگە بە شێوازێکی دروست و زانستیانە بکرێت بۆەوەی کە لە پێناو خزمەتکردن بە
زیندوو هێشتنەوەی کەیس و تاوانەکە بێت نەک ئەوەی کە هەندێک جار هەندێک قەڵەم هەیە بەداخەوە وا ئەکات کە لەوانەیە زۆر جار لەبەر ئەم زۆری بۆریە ئەو تاوانانە ئەو جینۆسایدانەی گەلی کورد وەکو خۆی نەگات واتە قەڵەمەکە نەیتوانیوە خزمەت بگەێنە ئەگە بە ڕێزت پێمان بڵێ تایبەتمەندی نووسین و بە دۆکۆمنتکردنی جینۆساید ئەبێت چی بێت؟ هەڵبەت ئەو نەتەوانەی یا ئەو گەلانەی کە چونەتە مێژووەوە کە جینۆساید و سڕینیان خستۆ دوای خۆیانەوە سێ چوار کاری گرنگیان کردووە کاری یەکەمەوەیە کە تەواوی ئەو ستەمکاریان دەکۆمنت کردووە ئێستا کاتی تا ئەوروپا لە هەموو وڵاتێکی ئەوروپی لە هەموو وڵاتێکی ئەوروپی لە زۆربەی زۆری وڵاتە ئەوروپیەکان مۆنومنتی جینۆسایدی هۆلۆکۆست هەیە ئازارەکانیان نەبینی ئەزانی چیان بەسەراتۆ تەنان هەندێک جار لە بەردیکار ناو برۆکسلا بەسەر شۆستەکەی ڕووی لە ناکاوە پێدەکەوێتە سەر چەند ناوێک کە لەو شوێنەیە کوشت و بڕکراون کە جوولەکەن ئەم بە زیندویەشنەوە ئەم دەکۆمنتکردنە زۆر گرنگە خاڵی دووەم کە کردویانە دادگایکردن بۆ دادگایکردن وەک دادوەری گوێزەرەوە وەک عەدالەی ئینتیقالی نانێشتووە بێدەنگ نەبوونە لە بەرامبەر ستەمکاریە خاڵی سێەم فیلمسازی بووە فیلمسازی زۆر گەورە کراوە لە جینۆسایدی جوولەکەیە لە جینۆسایدی ئەرمەنە تەنان لە ڕۆی ڕواندایە ئێمە نەمانتوانیوانە بکەین بۆیە باوڕی من بە نووسین من پێم وایە لە جینۆسایدا ناکرێت جیاوازی لە نووسینابێ ناکرێت قەڵەمێک بە جۆرێک مامەڵە لەگەڵ جینۆسایدیا بکە کە بۆ بەرژەوەندی خۆی یا ئایدۆلۆژی خۆی یان ئایدۆلۆژی حیزبەکە یان شتێک بەکاری بێنێ جینۆسایدا گەلی کورد لە ئەنفال لە جینۆساید کراوە لە کیمێبەرانە جینۆساید کراوە لە شەنگال لە جینۆساید کراوە کەواتەوە خەمی گشتیە خەمی گشتی پارچە ناکرێت بۆیە دەکۆمنتکردنی بەکارهێنانی قەڵەمەکان بەو جۆراتێتە خزمەتی ئەو بابەتەوە کاکرێ لە داهاتووە مرد نییە زۆر کات تێپەڕێبەوەی کە ستەمکاری داوای لێبوردن بکە یان دانی پیا بنێوانە بە هەندێک جار هەردانی پیانانێ خۆ لە شنگالەوە 1970 جارە ئەنفالەکرێن و جینۆساید دەکرێن لە ناوە درێن زۆربەی کات عوسمانیەکانی شو خەڵکی تشکە کردوێتی دانی پیانە ناوە تەنان داعش هەر نەماوە تا دانی پیا بنێوانە بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە مێژوو و دنیا دان بنێ بۆیە کە ئەمە جینۆساید بۆ کە من پێم وایە شنگال لەو هەنگاوەیە لەو بوارەیە هەنگاوی باشی ناوە و جینۆسایدە بەڵام ئەوەی کە خەمە بۆ ئێمە ئاور نەدانەوەی لە شنگال نەگەڕانەوەی شنگالە بۆ نێو کۆمەڵگەی مرۆڤایەتی بۆ نێو ژیان تا ئێستا شنگال وەک پێویست نەگەڕراوەتەوە بۆ نێو ژیان و تا ئێستا لە زۆر لاوە دژمنایەتیەکە نایاریەکە تەنان لە ناو شنگالە دوای ئەوەی کە ڕزگار کرا دوای کە داعشیش نەما بەداخەوە دەوڵەتە بوو بە درۆن و بە تەیارە پەرامەری شنگالێدا و خەڵکی لەشەی دەکرد. کاگلەتی بابەتێکەیە کە باسی نووسینەکەین تا چەند گرنگە ئەم نووسینە بە بەڵگەوە بێت یعنی زۆر جار ئێمە کۆمەڵە نووسراومان بینیوە ئەم نووسراوانە لەگەڵ ئەوەی کە هەندێکیان بەڵگەیە هەندێکیان کۆمەڵێک دەستنووسە کە لە خۆیان وماوەتەوە ئەمانە هێنە جارێکی تر وەکو جەنابەت وەکو نووسەرێک کاری لەسەرەکەن یاخو هەندێک بەڵگەمان هەیە بەڵگەی ڤیدۆییە هەندێک بەڵگەمانەیە بەڵگەی وێنەیە ئەمانە ئەگەر ئاوێتەیەکێک و تێڵکێشیەکی کەی لە توێی نووسینێکا لە کتێبێکا بێت ئەتوانین بەباشی حەق بین بەوەی کە چی کراوە و چیان بەسەر هاتووە و بۆ مێژووی ئێمە بمێنێتەوە و کەسانێکیش ئەگەر نەیانزانی لە ڕێگەی ئەو کتێب و نووسینەوە شارەزایی تەواویان هەبێ بەرامبەر ئەو مێژووە و ئەو تاوانانەی بەرامبەر خوشک و برایەزیتیەکانمان کراوە. هەڵبەت بەڵگە زۆر گرنگە ئەرگۆمنت و دەکۆمنت و بەڵگە و بەڵگەنامە بۆ نیشاندانی جینۆساید بۆ نیشاندانی سڕینەوە بۆ نیشاندانی لەناودان زۆر گرنگە. من ئێستا بیرم لە قسەیەکی پیتەر گالبرێسە کردەوە پیتەر گالبرێس لە ساڵی 1970 پێم وایە 1970 دێتە بەغا لە بەغاوە بەرەو سلێمانیە تا لە سنووری ناوچە عەرەبیەکان هەموو دیەکان ژیانیان تایە و خانوو و ڕووخاو نییە و دیادەوبان هەیە و خەڵک دێت و ئەچێت و ژیان هەیە بەڵام کاگاتە سنووری دێ کوردیەکان سێرەکە دیەکان ڕووخاون ئەنفال کراوە خەڵک نەماوە تێگا کە ئەمە دوو دنیای جیاوازە ئەوە کاتە دی قسەی لەکە بۆیە باوەڕی من ئەم بەڵگانە بوونی وێنە بوونی چیرۆک کە من پێم وایە بە هەزاران چیرۆک لە شنگالە هەیە چیرۆکی لە ماوەیە من هەندێک ڕۆمانم لەسەر
ئازارانە خوێندەوە کە بەڕاستی یەکێ لەوان ڕۆمانی مامۆستا حەمفەری حەسەنە کە کوردیە و خەڵکی تریشێ مەسەلەن بەڕاستی هەم ڕۆمانەکان هەم کە لە چیرۆکانە وەرگیاوە هەم وێنەکان کاکرێ هەر وێنەیەک هەزاران چیرۆکی نووسینی لەسەر دروستکەی هەم وێنەکان هەم ئەو دەکۆمنتوانەی تۆ بیرتە یا بیرمانە هەمومان کە ئەو چرکە ساتێک کە پەلەماری شەنگال درا کۆچ کردو بابە شێخ وتی دەست و پێی هەر کەسێک ماچەکەم بتوانێت کە سوکارەکەم ڕزگارکە تاوان ئەو پەیامە ئەو هاوارە ئەوە دۆکۆمنتێکی گرنگە کە ئێستا ئەو چرکەیە لە باردۆخێکایە ئامادەیە دەست و پێی هەر کەسێ ماچکە کە فریایکەوێ ئەو بوو ساڵح موسلیم و شەروانانی ڕۆژاوا هاتنە پێشەوە و ڕۆڵیان هەبوو لە پاشەکشەکردن بەداژە بۆیە هەموو بەڵگەنامەیەک هەموو نووسینێک هەموو قسەیەک هەموو وێنەیەک ڕۆڵی خۆی هەیە و ئەمێنێتەوە لە مێژووە ئێستا ئێمە ئەگەر بمانوێت لە بەڕین بە وێنە ئاور لە شەڕی گیانی دووەم بینەوە دەبێت بە دوای ئەو وێنانەیە بگەڕین کە ئازارەکانی ئەو ڕۆژگارە گەڕنەوە بۆ بە درێژایی مێژوو حتا ئەو چیرۆکانی کە لە هەندێک لە کەنیسە و لە هەندێک لە شوێنی مۆنومنتوانی کە لە دنیاە هەیە گێڕانەوەی ئازارەکانی مرۆڤ لەو سەردەمەیە. زۆر باشە بەڕێزت باست کرد چەند لەو کەسانەی کە لەو ڕۆژانەیە ناویان بەردەوام بیسترا ڕۆڵیان هەبوو بەداخەوە ئێستا لە ژیان نەماون تا چەند بە دۆکۆمنتکردنی تاوانێکی لەم چەشنە ئەبێ ئەوەمان لەبیر بخاتەوە کات نابێ لە دەست بین ئەبێ ئاگامان لەوە بێ بۆ نمونە ئەم تاوانێکە هەندێک لە کەسەکان ئەبێ زۆر هەستیارانە مامەڵایەن لەگەڵ بکرێت لەبەرەوەی کە بۆ نمونە کچێکە دەستدرێژی کراوەتە سەری لەوانەیە قسەکردن تەنانەت دۆزینەوەی ئاسان نەبێ تا چەند ئەبێ بە وریاییەوە لەگەڵ بە دۆکۆمنتکردنی ئەم تاوانە مامەڵە بکرێت و هەروەها بە خێرایی بۆی کە کاتەکە لە دەست نەدرێت. جارێکیان یەکێک لەو قوربانیانە لە شوێنێک میوانداریمان کردن ئەوانمان بەڵین هێنانمان لەگەڵیان کۆ بووینەوە یەکێک لە قوربانیەکان کچێکی 14-15 ساڵ بوو لە هەموو پیاوێگەتە نێ ئێوێ لە سەیری پیاوکە خۆی لە پیاو بە دوورەگەت ئەم ئازارە بۆ من جێی هەڵوەستە بوو ینی زیاتر خۆی پەنادا پەنایدای پەنایشنەکان کە لەگەڵمان نابوونوانە من هەستم کرد ئەم ترسە پەیوەندی بۆ و زەبر و زەنگەوە تاوان ئەو خاتونەی کە من باسێکم ئەو کچە و مناڵە کڕرا بووە لە داعش کڕرا بووە بە پارێش کڕرا بووە من باوەڕم وایە زۆر گرنگە پێش مردن تاوان من هەموو جارێک بووان پاری شەرەوە موتووە هەموو ئەو چیرۆکانە بەڵام نەک بە گەورەکردنەوە وەک خۆی زۆر داری ئێمە پێمان وایە گەر قەبارەی چیرۆک حکایەت گەورەکەینەوە بە قازاندی قەزیەکەیە نا من بڕوام وایە بە قازاندی قەزیەکەنی هەندێک جار ڕستەیە کە قوربانیە گەگڵێ زۆر گرنگترە لەوەی کە ئێمەشتی زۆر گەورەی بۆ دروستکەینوانە بۆیە باوڕی من دەبێ هەموو چیرۆکانە هەموو قسانە هەموو وانەی کە لە ژیانان چیرۆکانیان لێوە بگرێ بەڕێکی بنووسێتەوە ڤیددیۆ بکرێ ینی تۆمار بکرێ و بمێنێتەوە لە زۆربەی مۆنومنتەکانی دنیا حتا لە ئەوەی ئەرمەنیەکانیش لە ئەسفەهان لە ئەوروپایی هۆلۆکۆست هەم بەڵگەی ڤیددیۆیی هەیە هەم وێنە هەیە هەم ناو هەیە هەم چیرۆکەیە منم یەکێ لەو جارانە یەکێ لە مۆنومنتەکان شتێکم بینی زۆر سەرنجی ڕاکێشام کچێکی مەسیحی بووکەڵەیەکی بۆ کچێکی جوولەکە دروست کردووە داوێتی پێی کە کچەکە دوای بەرشاڵاوی هۆلۆکۆست کەوتووە بووکەڵەکەیان هێناوە چیرۆکی کەیشیان لە ژێریان نووسیوە دایان ناوە بۆی خەڵک بیبینێ معنە ناوڕۆکی هینەکە زۆر گرنگە بۆ ئێمەمانان کە مناڵەکان نازانن جینۆساید چیە مناڵەکان بە یەکەواژین مناڵەکان نازانن جیاوازی ئاینی چیە نازانن جیاوازی مەسیحی بوون و ئیسلام بوون و جوولەکە بوون چیە مناڵەکان باوشەکەن بێکە ڕەنگە ئەمە لە سەردەمی تەیمورە کە لە ماڵە عەرەبەکە بۆ لە سەماوە هەمان حاڵەت ڕوویدا بێ ڕەنگە مناڵەکان نەیانزانی بێسان تەیمور
کوردە و ئەنفال کراوەوانە بەڵام یاریان لەگەڵا کردووە و دیاریشیان داوە پێی و ڕەنگە شەڕ و شۆڵیشیان کردەوە شەڕ و شۆڵی مناڵانە بۆیە باوەڕێ من هەموو ئەمانە گرنگە بایەخی پێ بدرێ ئیشی لەسەر بکرێ و من باوەڕم وایە کە ئێشتا لە ماڵەکانە لە شۆڕژ لە ڕزگاری لە بارزان لە زۆر شوێنی تر کەلوپەلی قوربانیەکان ماوەکە ئەکرێ مۆنومنتەکان ئەو شوێنانەی کە باەق بۆ مەسەلانەدەن وەری بگرن بیپارێزن من بۆ خۆم ساڵێکیان چوومە ماڵێک لە قارکرێنەکان کیسەی تووتن و سیغار و پوزەوانەی هاوسەرەکەی هێنا کە من زۆرم بەلاوەسێت بۆ ئەو سیغارانە دوای 12 ساڵ 13 ساڵ لە ئەنفال هێشتا و ئەدوو تازە دروستکراون سیغار زۆر تەنکە زۆر بە ئاسانی تێکەچێوانە پەڕەیەکی زۆر تەنکە کە تووتنی تێکێ و ئەپێتێتەوە و ئەکرێ بەدگرەوە پیاوەکەی کە بەجێ یەشتبوو ژنەکەوە خۆی پاراست بووی ئەمانە پێویستە بایەخیان پێ بدرێت ببارێزرێن و لە شوێنی تایبەتدا بنرێن لە شوێنی تایبەتدا بنرێن بۆی کە خەڵک بیان بینێت لەم یەک دوو ڕۆژەی پێشوە خێزانێکی بەڕوومەتی کوردی خەڵکی سلێمانی لە بەریتانیا و گەڕابوونەوە دایکەکەەوە هەردوو کچەکە هاتن بۆ تەمتماڵ من بردیانم بۆ مۆنومنتەکە حتا بردیان بۆ ماڵی مامەڕیشەش زۆر هەواڵیان زۆر بابەتیان لە خاتون نیشتمان پرسی مامەڕیشە چۆن بۆ چۆن شیاوە بە هەڵسوکەوتی چۆن بۆوانە کە چوینە مۆنومنتەکەش ئازارەکەیان دی زۆر لە نزیکەوە ئازارەکەیان دی و چیرۆکەکانیان بینی بەلایەنەوە ئەوە بوو ینی جێی هەڵوەستە بوو کەەوە خێزانێکی کووردە کە من بڕوام وایە ئەمە ئەگەر بۆ خێزانێکی کوردوا بێ کە من تەمە ناکەم هەموو خێزانێکی کورد کە لە ئەوروپایەنە و مناڵەکانی لەگەڵا بیان بن بۆ مۆنومنتەکە بیان بن بۆ شوێنانەی کە پێویستە ئازار بۆ ئەمنە سوورەکە کە پێویستە ئازارەکانی کورد ببینن دیگە لەوەش ئەگەر خێزانێکی ئەوروپی بێ دەبێت چۆن سەیری ئەو مەسەلەیە بکە کاگلەتی بابەتیشکە هەیە زۆر گرنگە ئێمە زۆر جاڕڵین ئەمە 12 ساڵە تێپەڕەبێ بەسەر جینۆسایدی خوشک و برایەزیدیەکانمان ئەوان یەکەم جاریان نییە بگرەمە 74 جار ئاوا کۆمەڵکوژی ڕووی کردوتە ئەوان ئێمە وەکو میلەتی کورد ئەمە چەندین جارە ئەم تاوانە گەورانە بەرامبەر ئێمە ئەکەن بەڵام ئێمە هەر خۆڕاگرین بام بابەتە باسکەین باسی ململانەی خۆمانەکەین ئێمە یعنی ئێمە ئەگەر لە باشوورین هەمیشە پشتیوانی خۆمان بینیمانە لە ڕابردووە چۆن بۆ خوشک و براکانمان لە ڕۆژ ئاوا کردووە بۆ پارچەکانی تر لە ڕۆژهەڵات بۆ پارچەکانی تر لە باکوور چۆن بتوانین لە ناوخۆی خۆمانە ئەم ململانەیە بەردەوامی هەبێ هەمیشە پاڵپشتی یەکتر بین هەمیشتە پیشگیری یەکتر بین ئێستا جەنابەت باست کرد وتت هاواریان لێ هەستاوە تەنانەت لە ڕۆژ ئاوە لەوانەیە هەفریان کەوت بن شەرەوانان ئەمە ئەگەر ئەم ململانەی خۆمان هەمیشە پەرەی پێبین و بتوانین لە ناوخۆی یەکگرتوو بین و پاڵپشتی یەک بین چۆن ئەتوانین بە باشی میلەتەکەمان پارێزین چارەنووسی میلەتەکەمان پارێزین شوناسی خۆمان بپارێزین ئەمە تا چەند کاریگەریە بێت کوردبوون زۆر گرنگە زانی ئینسانی بوون ینی کوردبوونی ئێمە دەبێ بکەوێتە سەر و خێڵداریەوە سەر و حیزبەوە سەر و ئایدۆلۆژیەوە سەر و بادینی و سۆرانیەوە سەر و باکووری و ڕۆژهەڵاتیەوە سەر و ڕۆژاوایی و باشووریەوە کوردبوون کە ڕێک مرۆی بوونە ڕێک مرۆڤایەتیە ئەمە دەبێت پێرەپەری پێ بدرێ و دەبێ ئێمە پێمان وابێت تخوبی نیشتیمان تخوبی نەتەوە تخوبی ئەو ناوچەی کە پێڵێن کوردستان لەکوێوە دەست پێکا بۆ کوێ لە تخوبی خێڵ گەورەترە نیشتیمان دەبێت لە خەیاڵی ئینسانی کووردا نیشتیمان دەبێت لە ئەندێشەی مرۆڤی کووردا لە دەرگای حوشەکەی تێپەڕێ لە دەرگای خێڵەکەی تێپەڕێ نیشتیمان دەبێت گەورەتر ببین بێ ینی نابێ ئێمە پێمان وابێ مادام خێڵەکەی خۆم پارێزراوە مادام ماڵەکەی من پارێزراوە لەولا چی ڕووەدا با ڕوو بدە ینی ئەمە پێویستە ئیشی لەسەر بکەین من بەداخەواڵێم ئەم ناهۆشیاری کوردبوونە کە من ئێستا سەرقاڵی نووسینم لەبارەیەوە ئەم نەهۆشیاری کوردبوونەوە کات کە زۆردار ئازاری ئەویتر برینی ئەویتر بەیی خۆمان نەزانین بۆیە باوەڕم وایە ئەمە دەبێت بخەینە سەر و ئایدۆلۆژیاوە کە بەداخەوە تا ئێستا کە فریادڕسێکی بەو جۆرە کە کۆکەرەوە بێ کە بتوانێت هەمومان کۆکاتەوە کە هەمومان لە چوارچێوەیەکە لە ژێر چەتێکە بە جیاوازی ئایدۆلۆژیەوە بە جیاوازی بیرکردنەوە بە جیاوازی ئاینەوە مەذهبەوە وا لێ بکە کورد بین ئەمە دروست نەبووە ئێمە کە ئەبین ئەچینە ژێر پەرچەمی ئایدۆلۆژی و
مەذهبی جیاواز و دینی جیاوازەوە زۆر بەڕقەوە سەیری یەکترەکەن کامە خراپە من ڕام وایە ئەمە لە ڕابردووانە بۆ چونکە ڕوحی ئینسانی کورد ڕوحێکی سۆفیگەرانەیە پێچەوانەی یعنی حتا خوا لە خەیاڵی کووردا خوا لە بیرکردنەوەی کووردا خوایەکی نەرمونیان و بەبەزەیە خوا لە بیرکردنەوەی عەرەب و تورکا زۆردار شمشێر بەدەست و تون و تیژۆیە ئەجنا لە بیرکردنەوەی کووردا خوایەکی زۆر نەرمونیانە ئێمە دەبێ ئەمەوا لێ بکەین بیکەین بە پرۆژە بۆ خۆمان دەبێ بکەین بە بنەما بۆ خۆمان و دەبێ بکەینە خاڵی جیاوازی ئەگەر کوردبوون ببێ ئەگەر کوردبوون ببێ ئێمە پارتە نابینە خزمەتکار و بەردەسی ئەو نابینە گوێڕایەڵی تورک و فارس و عەرەب و ناچینە ژەر پەرچەمی ئەوانەوە ئەگەر کوردبوون ببێت هەر ئەوەی کە لە ماوەی ڕابردووە بۆ ڕۆژاوا کردمان کە هەمومان هاوارمان کرد یەکە ئەو یەکبوونە ئەو یەکەیە ئەتوانێ قۆناغێک ئێمە ڕزگار کالەوەی کە ئەمە ئێزیدیە ئەمە کاکەیە ئەمە سونەیە ئەمە شیعەیە ئەمە پڵان ئەمە پیسارە ئەم قۆناغا دەبێ هەمووان قوربانی بۆ بدەین و دەبێ ئازارەکەش وەک یەک ببینین من پێم سەیرە خەڵکێک ئازاری شنگال بە ئازاری خۆی نەزانیە پێم سەیرە لە سلێمانیە لە هەولێر مەلایەک بڵێ ئێزدیەکان مافی ئەوەیانی لەگەڵ ئێمە بژین نانەکەیان خراپە نابی بیخۆین وە دەبێ ئەم کەسە سزا بدرێت دەبێ قبول نەکرێت چونکە چۆن ئێستا کەس ناڵێ جوولەکە کامی جوولەکەی ئالمانی یا ئیسلامی بەڵام ئالمانیان ئاینی بەڵام هەر هەڕەشەیەک لەسەر جوولەکە بەی خۆی زانێ بۆ ئەرمەری ژوایە کەواتە کوردبوون کاڕەشەی کەوتە سەر لە شنگالی بوون و لە ئێزدی بوون و لە کاکەی بوون و لە سونی بوون و لە شافعی بوون ناپرسیە هەمومان بەرەکەوین ئەوەی چۆن لە ئەنفالە هەمومان بەرکەوتین چۆن لە شنگالە هەموو شنگالەکان بەرکەوتین کاک لەتیف باسی جوولەکەکانت کرد ئێمە ئەبینین ئەوان سەرباری هەموو ئەو دەنگە جیاوازانەی کە لەوانەیە لە ناویانە بێ بەڵام کاتێک دێتە سەر پرسی نیشتمان یەک دەنگن بە قسەکەی بەڕێزت قەت ناڵێ ئەمە سەر بەود ئاین بۆ نمونە ئەم بیرکردنەوەیە ئەوەیان ئەم ناڵێ بۆ نمونە ئەمە پێشووتر پێشەوەی بێتە ئیسرائیل بژی لە بۆ نمونە لوبنان بووە لە سووریا بووە لە ئێران بووە بیر لەواکەتەوە ئێستا لە خاکی ئیسرائیلە و یەهودیە جوولەکەیە چۆن ئێمە بتوانین ئەو یەکدەنگیە لەنەو خۆمانە دروستکەین زۆر باسی جوولەکە و ئیسرائیلەکە چۆن وڵاتێکە کە لە 1948ەوە تازە دامەزراوە مێژوویەکی زۆر کەمی هەیە لە چاو مێژووی جیهان و مرۆڤایەتی و دامەزرانی وڵاتانەوە بەڵام ئێمە گەلی کورد بەم هەموو مێژووە لەوانەیە تاکو ئێستا ئەو توکمەیە سەرباری ئەوەی کە بە خۆشحاڵی و لەخوا بەزیابێت لە ئەو فترەی پێشوە بە قسەکەی بەڕێزت لە ڕۆژاوایە لە هاودەنگی دەربڕین بۆ ڕۆژاوا بینیمە بەڵام پێویستمان بەوەی بەردەوامی هەبێت و هەروەها یەکدەنگتر بین نەڵێن ئەم ڕۆژاوایە ئەم باکووریە ئەم ئێزدیە ئەم موسڵمانە ئەم کاکەیە چۆن ئەو یەکدەنگیە لە پرسی نیشتمانە لە ناو خۆمانە دروستکەین یان بەهێزتریکەین دەبێ ئەو گیانی خۆ بەزلزانیە ئەو گیانی خاوەنداریەتیەی کە ئێمە خاوەنی هەموو ئەوانی تین و لەوان گەورە تین و ئەو غرورەی کە لە کووردا هەیە بەرامبەر خۆی ئەو ناجۆرەی کە لە کووردا هەیە بەرامبەر بە خۆی دەبێ ئەو گیانە بکوشین دەبێ ئەو گیانە بخەینە بەردەم دادگای لێپرسینەوە بۆی کە کوردبوون کۆمان کاتەوە ئێستا ئێمە لە باشوور لە هەرێمی کوردستان ئەو گیر و گازەی کە هەمانە تەنانەت لەسەر جینۆسایدیش تەنان لەسەر مامەڵەکردن لەگەڵ پرسەکانی جینۆساید لەگەڵ پرسی بارزانی لەگەڵ پرسی ئەنفال لەگەڵ پرسی شنگال ئەو جیاوازیە لە بیرکردنەوەمان من بڕوام وایە پەیوەندی بەو گیانە خۆ بە زلزانیەوە هەیە کە لێ بەشێک لە سەرانی کووردا هەیە دەبێ ئەم گیانە لە ناو بدەین و دەبێ فێر بین کە تێبگەین کە ئازار برینەکە برینی هەمومانە بەقەت ئەوەی کە نووسەرێک درکی پێکا و ئیش لەسەرەکە هونەرمەندێک درکی پێکا و ئیش لەسەرەکە کە ئەکتەرێک لە سینەما درکی پێکا و ئیش لەسەرەکە دەبێت سەرکردەیەکی سیاسیش سەردارێکی سیاسیش بەرپرسێکی سیاسیش وەزیرێکیش سەروەزیرێکیش جێگەی سەرۆکوەزیرێکیش ئەمانەش درکی پێ بکەن و ئیش لەسەر بکەن من بڕوام وایە وەک سەرەتا وتم هۆشیاری نەتەوەی ئێمە هۆشیاری کوردبوونی ئێمە هێشتا لەژێر پرسیارایە ڕاستە ئێمە ئێستا لەگەڵ 350 ساڵ لەمە و پێش جیاوازین کە ئەحمەدی خانی هاواری یەکبوونمان لێەکە لەگەڵ
150 ساڵ لەمە پێشجیاوازین کە حاجی قاری کۆیی هاواری یەک بوونمان لێەکە بەڵام هێشتا ئێمە نەمانتوانیوە لە چوارچەوەی کورتبوونە کۆبینەوە بۆ معنایی ئەگەر لە دیاربەکر مناڵێکی کورد شەقازلەیەکی لێ بدێ لێرە ئێمە گوێمان بزرینێتەوە ئێمە هەستی پێ بکەین هێشتا هەست بەوە ناکەین ئەمە پێچەوانەی عرە بەسەر ڕاوێکە کراون بە 22 دەوڵەت بەڵام کە شەقازلەیەک لە مناڵێکە دری لە میسر لە عێراق خەڵک هەستی پێەکە پێچەوانەی تورکەکە لە تورکیا تروکبوونێک یا تۆرانیەتێک زاڵە بەسەر هەموو تورکەکە لە ئەو تورکە لە چین بێ لە باڵقان بێ لە کەرکوک بێ لە بولغاریا بێ لە هەرکوێ بێ کە شەقازلەیەک لە مناڵێکی تورکە درێ لە بولغاریا مناڵێکی تورکمان لە کەرکوک هەستی پێەکە ئەم هەست پێکردنە زۆر گرنگە ئێمە هێشتا تای نین هێشتا لە ناویانین کە لە ناویانین نازانین چی ینی کێشەی گەورەی ئێمە ئەو گیانی خۆ بە زلزانی و ڕەتکردنەوەی ئەوی تەیە کە بەرامبەر بە یەکەمانە نا بەرامبەر بە نایارەکانمان یعنی ئێمە زۆر بە ئاسانین ئەچینە بەرچە بە خزمەتی نایارەکانمانەوە بەڵام زۆر بە زەحمەت یەکتر قبوڵەکەی دەستەکانی خۆشبێ کاک لەتیف سپاس بۆ تۆ کامڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ لە شاری چەمچەماڵی خۆشەویستەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ تۆ بەڵە خۆشەویستان ئێمە ئەمڕۆ هاتینە کۆتایی پرۆگرامەکەمان بە هیوای